رادیوی دنجی گله. ئەم کاتتان باش بیسەرانی هێژار لا ناوەندی هەواڵەکانی رادیۆ دەنگی گەل بە یارمەتی ئەوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ پێنجشەمبە 21 تەشرینی دووەمی 2024 تان پێشکەش دەکەین. با دروشمی سلااو هزار سلااو لا ئیمراڵی دژی سیستەمی گۆشەگیری و ئەشکەنجەی ئیمراڵی و بۆ ئازادی جەستەی ڕێبەر ئۆجەلان گەلی حەسەکە ڕێپێوانێکی جەماوەریان ئەنجامدا. لا ڕێپێوانەکەدا پانکارتی ئازادی ڕێبەر ئۆجەلان ئازادی ئێمەیە و بەرخۆدانی گەری لاش کۆی ئێمەیە بەرز کرایەوە. هەروەها لا ڕێپێوانەکەدا ئەندامی مەجلسی گشتی پارتی یەکێتی دیموکراتیک پەیەدا ڕێگەن سلااوەکەی ڕێبەراپۆ بۆ هەموو ئازادی خوازێک بانگەوازی تێکۆشان و هەڵگرتنی بەرپرسیارەتی و خەباتە بۆ ئایندەیەکی باشتر چرایەکە بۆ ڕووناکردنەوەی ڕێگەی شۆڕشەکەمان بۆیە وەفادار دەبین بۆ پەیامی ئازادی و درێژە بە تێکۆشان دەدەین. هەروەها هاوسەرۆکی پێیەدەی شاری حەسەکە ئەویش وتاری پێشکەش کردووتی دەوڵەتی تورک لا ڕێگەی سیستەمی ئەشکەنجە و قڕکردنەوە دەیەوێت ئیرادەی گەلی کورد بشکێنێت. ئێمە تا دوا دڵۆپی خوێن بەرخۆدان و تێکۆشان دەکەین بۆ شکاندنی سیستەمی ئەشکەنجە و قڕکردنی سا ڕێبەر ئۆجەلان و مسۆگەرکردنی ئازادی جەستەیی. کوردستانیان و ئازادی خوازان لە بەردەم بارەگەی نەتەوە یەکگرتوەکان لا جنێف بۆ ئازادی ڕێبەر ئۆجەلان کۆبوونەوە و ڕایانگەیان تا کاڕێگا بەدیهێنانی ئازادی ڕێبەر ئۆجەلانە لا چالاکی دانیشتن کە لە چوارچەوەی هەڵمەتی کاتی ئازادیە لا 25 کانونی دووەمی 2021ەوە هەموو چوارشەمبەیەک لا گۆڕەپانی نیشن ئەنجام دەدرێت. کۆنگرەی ڕۆژنامەوانیش ئەم هەفتەیە ئەنجام درا و سەرەتا لا کەسێتی فەرماندەی هەپەگە ڕەشید سەردار کە لە 18 تەشرینی دووەمی ساڵی 2012 لە هەرێمی ئۆرەمان لە شەڕێکدا دژی دوژمن شەهید بوو خولەکێک ڕێزگرتن بۆ یادی شەهیدانی ئازادی کوردستان نیشاندرا. دواتر لە سەرناوی کۆمیتەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر ئۆجەلان چارەسەر بۆ پرسی کورد عوسمان تەکین ڕاگەیاندراوێکی خوێندەوە و ڕایگەیان گۆشەگیری دژی نۆرمی یاسای نێونەتەوەیەکان و مافەکانی مرۆڤە. هەروەها دژی ئەو گۆشەگیریەی بە چاودێری دەوڵەتانی نێونەتەوەی بەڕێوە دەچێت ئاماژەی بە گرنگی بەدیهێنانی پارەدای مدرنیتی دیموکراتی کردو وتیشی لە کاتێکدا کۆتایی دەوڵەت نەتەوەکان نزیک بووەتەوە کە لە دامەزراندنیانەوە بێجگا لە ستەم و ئازار هیچ ئالتەرناتیڤێکیان نەئافراندووە. تا کارڕێگا بۆ ئێمە پارادایمی ئازادی ڕێبەر ئۆجەلانە لە کۆتاییدا بانگەواز کرا بۆ بەشداربوون لە ئاهەنگی ساڵیادی دامەزراندنی پەکەکە لە شاری لۆزێرن. Asasa Erdoğan. Asasa Erdoğan. Asasa Erdoğan. Zam Abaşil Medina Berkvedana gerilla. Cihan nabe hey serok. Cihan nabe. Bicam bugün hem terane ey serok. Bicam bugün hem terane ey serok. Bicam bugün hem terane ey serok. Solüsyon politik pour le Kurdistan. Solüsyon. پارلەمانتاری هەرێمی خۆبەڕێوەبەری باسک ئۆیسانی تیابارێتە ئاماژەی با گرنگی چارەسەری ئاشتیانە کرد و وتیشی چارەسەری بە ئازادی بەڕێز ئۆجەلان دێتە ئاراوە. یەک لە